بەڕێزان لە تەوەری یەکەمین بەرنامەکەمان قسە لەسەر وەرشێکی ڕاقی دەکەین ئەویش وەرشی یاری تێنسی سەر زەویەکە لە زۆربەی وڵاتانی جیهان بە تایبەتی لە ئەوروپا و لە ئەمریکای باشوور و لە ئەمریکاش بە شێوەیەکی گشتی باکووری ئەمریکاش بڵێن ئەم یاریە یاریەکی زۆر ناوبانگەوە گرنگێکی زۆری پێدەدرێت بۆ پاڵەوانی زۆر گەورە هەیە و یەکێکە لە وەرشانەی کە دەڵێن سەرچاوەیەکی دارایی گەورەی لە پشتە. ئێستا زۆربەی یاریزانەکان کە ئەو وەرشە دەکەن یاریزانی زۆر ناوبانگن. نادال بۆ چەند ساڵێک دەبێت ڕافایل نادال کە باشترین یاریزانی جیهان دەرچێت بۆ ئەم ساڵیش باشترین یاریزانی جیهان دەرچووکە یەکێکە لە پاڵەوانەکانی تێنسی زەرزەوی. بەڵام لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن لە ئاسیا و ئەفریقا جگە لە ژاپۆن یاریزانی هێندە ناوبانگمان هەیە لەم یاریەداوە گرنگێکی ئەوتۆ بەم یاریە نادرێت. بە ئەم بابەتە دەکەینە تەوەری گفتوگۆی یەکەم تەوەرەی بەرنامەکەی ئەمڕۆمان کە میوانداری بەڕێز محەممەد حسێنمان کردووە میدیاکاری وەرشیە لە کەناڵی گەلی کوردستان چکەلەوەی کە میدیاکاری وەرشیشە بۆ خۆی چەند ساڵێکەوە یاری کردووە 4 ساڵ یاریزانی هەڵبژاردەی عێراق بۆوە 3 بڕوانامەی تحکیمیشی هەیە و ماوەیەکیش ڕاهێنەری ئەو یاری کردووە. ڕۆژ باش بەخێر بێ. ئەم یاریە چەند گرنگی پێ دەدرێت لە هەرێمی کوردستان؟ یاڕەبین ئەگەر سەرەتایەکی کورد باسی ئەم یاریە بکەین دەست پێکردنی لە هەرێمی کوردستان بە تایبەت لە شاری سلێمانی ئێمە کۆمەڵە یاریزان بووین لە ساڵی 2002-2003 لە سنتەری چالاشی گەنجان یاری تێنسی سەرمێزمانە کرد. سەرەتای ئەم یاریە لە زانکۆوە با بڵێن سەری هەڵدا لە مامۆساکانی زانکۆ هاتن لە یاریگاکانی سنتەری چالاشی گەنجان لەوێ تازەکرا بوو یاریگایەکی تێنسی سەرزەویتیا بوو لەوێ با بڵێن وانە پراکتیکی توێرەکانیان لێ ئەخوێند ئێمەژە چوین سێرمانەکردن ینی با بڵێن سەرنجی ڕاکێشان حەزمان لێ بوو باوەستەوەی خۆمان یاریزانی تێنسی سەرمێز بووین لە هەر بینای سنتەری چالاشی گەنجان بەرامبەر یاریگاکان بوو وردە وردە هاتینە ناو یاریگا و وردە وردە حەز و خولیامان هەبوو بۆ یاری تێنسی سەرزەوی لە ساڵی 2004 دکتۆرە شیلان دکتۆرە هەڤاڵ ئەمانە سەر مامۆسای سکوڵی کۆلێژی پەروەردەی وەرشین لە زانکۆی سلێمانی ئێمە کۆمەڵێک یاریزان بووین کە لای ئەوان لەسەر دەستی ئەوان وردەوردە فێری یاری تێنسی سەرزەوی بووین بۆ یەکەمین جار تاکە یاریزان لە شاری سلێمانی ئێمە ئەو کۆمەڵ یاریزانە بووین کە تێنسی سەرزەویمان هەڵبژارد و لە شاری سلێمانیا برەومان بە یاری تێنسی سەرزەویە یاریزان دروست بوو لە سەردەستی ئەو دوو مامۆستا و دکتۆرە بەڕێزە دواتر با بڵێن هەڵکشاین بەرەو ئاستە بەرزەکان. باشە ئێستا یاریزانی زۆرمان هەیە لەم یاریە گرنگی پێدەدرێت لە کوردستانە بە گشتی کاگڕەوین ئاستێکی پێشکەوتوی هەیە بە تایبەت لە شاری دوهۆک و هەولێر و لە ئێستاشدا لە هێزار لە شاری سلێمانی خۆشبەختانە چەند فێرگەیەک هەیە لە سەردەستی چەند مامۆستایەکی بەڕێز لە چەند یاریگایەکە خۆشبەختانە چەند یاریگایەکی پێشکەوتومان هەیە کە ساڵانی ڕابردوو تەنها یاریگایە کە هەبوو یاریگای سنتەری چالاشی گەنجان بوو بەڵێ ئێستا برەوی زیاتری پێدرێ و بەرەو پێشترە برێ لە دوای کۆتایی هاتنی با بڵین جارێکتر بیڵێنەوە قەیرانەکان. ئەو وەزشە یاریزانی زۆرمان هەیە یا کەمن؟ یاریزانێکی زۆرمان هەیە لە ئێستادا لە شاری سلێمانی و فێرگەشمان هەیە و چەند فێرگەمان هەیە؟ 2 فێرگەمان هەیە لەسەر دەستی مامۆسا ئالان و مامۆسایەت بەڵامی تر فێرگەی تێنس دامێکی زۆر قورسی ئەوێت با بڵێن هاتوچۆیشی زۆر قورسی ئەوێت مەسرفێکی با بڵێن زۆر قورسی ئەوێ لەبەرەوە فێرگە دانان وەک فێرگەی یاری تۆپی پێ و یاریەکانی تر نییە. فێرگەی تێنس با بڵێن یاری تێنس خۆی لە ئەساسا خۆ ئاماژە پێکرد یاریەکە دەوڵەمەنەکانێکن یاریێکی دەوڵەمەنە و ئەجیزە و تۆپ و شتی دەوڵەمەنانە شێوێت. ئەی ئاستی یانەکان لیژنەی ئۆڵۆمپی گرنگی بەم یاریەدەن؟ کاگڕەبین تاکەیانە لە شاری سلێمانیەوە من پێم خۆشە لە ڕێی ئەم شاشە جوانەوە کە خۆم لێرە کارمەندێک و پاملێرێکم لێرە یانی وەرشی پێشمەرگەی سلێمانیە کە بەردەوام دامی ئەم یاریەکە بەردەوام هاوکاری یاریزانانەکات بێ ئەوەی ئەم یاریزانانە ینی با بڵین تایبەت بێ بەیانەکە خۆی 4 یاریزان هەبوون لە ڕابردووە کە دواتر باسێکین یاریزانی یانی وەرشی پێشمەرگە بووین بەردەوام یاریمان بۆ ئەوە کرد بەڵام ئێستا هیچ یاریزانێک یانی وەرشی پێشمەرگە نییە
بەڵام ئەوان بەردەوام دامی یاریزانان و هاوکاری یاریزانانەکەن بۆ چوون بۆ پاڵەوانێتەکان بۆ تەمارینەکانیان بۆ دابینکردنی یاریگا و دابینکردنی تۆپ و کە تۆپ زۆر گرانە تۆپی ئەم یاریە پێویستی بە ژمارەی زۆر تۆپە پێویستی بە ڕەکتی پێشکەوتووە ڕەکت زۆر گرانە لەوانە یاریزان نەتوانێ بچکە تۆ لە تەمەنێکی مناڵیەوە ئەم یاریە تۆپێک و ڕەکتێکی بچەنە تۆپێ باڵین سێتە تۆپی ئۆرجیناڵی ئەسڵ سێ تۆپی تایە بای $15 بەڵام تۆ لە تەمارینەکانە پێویستە بە 100 تۆپە ئەم 100 تۆپە ئەگەر لێکی بێتەوە کولفەکەی زۆر زۆرەکە بۆ ڕاهێنەرێک بۆ کەسێکە باڵپشتی نەبێ هاوکاری لیژنەی ئۆڵمپی هاوکارتان لیژنەی ئۆڵمپی کوردستان ساڵانە چەند هاوکاریشی با بڵین زۆر کەمی ئەم یاریە ئەکەن لەبەرەوەی خۆتانەزانن زیاتر ئیحتیمام بە تۆپی پێ بە دەرەجە یەک بەڵام ئەم یاریە ڕاستە دووەم یاریە لە ئاستی ڕێبەندی جیهانەکە لە دوای یاری تۆپی پێت بەڵام پێش تۆپی پێش نەک بڵم خۆم یاریزانی ئەوم داهاتەکەی زۆرترە بینەرێکی باشتری هەیە خەڵکێکی زۆرتر خولیای ئەم یاریە لە ئێستادا بەڵام ئەوەی کە ئیبینین لە هەرێمی کوردستان بەو شێوەیە نییە وایە لە ئاستی جیهان ئێستا زۆر کەس لە تەنیشتی ئەوەی کە کریستیانۆ ڕۆناڵدۆ و میسی ئەناسێت ڕەفایل نادال و جۆکۆڤیچ و فێدرەریش ئەناسێت بەڵام ئەوە نابینی نە لە هەرێمی کوردستان نە لە عێراق ئەم یاریە یاریزانی و نە ناوبانگمان هەبێ کاڕەبین تەسەوری یەکشت کە ئێمە لە ناو یاریزانانی تێنساین لە ناو هەوادارانی تێنساین ناڵێم مقابل بە یاری تۆپی پێ بەڵام خەڵکێکی ئێجگار زۆر خولای ئەم وەرزشەیە خەڵکێکی ئێجگار زۆر حەزی لێ فێری ئەم وەرزشە ببێت تەمەنی دیارە تەمەنی فێربوون ئاشکرا لە 7 ساڵیەوە تەمەنی فێربوونە لەم یاریە بەرەو سەرەوە خەڵکی جێک لە تەمەنێکی زۆر گەورەش ئاڵە من حەزەکەم ئەم یاریە فێربم ئێمە لە یاریگاکانای ناگادارین خەڵکێکی خەڵکێکی زۆر زۆر خولیان یارێ بەڵام ئەوەیە لە شاشەکانەوە لە ڕێیانەکانەوە لە ڕێ لیژنەی ئۆڵمپی کوردستانەوە ئیحتیمامی زۆر پێ نایرێ ئەوەی کە هەندێک وێنەکان لەسەر شاشەش کە ئێستا بینرێەوە هەندێک لە یاریزانەکان و یانەکانی کوردستانن ئەمە بۆ هەستی منداڵانیش و هەستی گەورەش هەمان بابەتیانی کە بەکارێنی ڕایەنانکردن و ڕەکتەکە بەکارێنان تۆپەکە هەمان شێوازە بەڵێ بۆ فێربوون هەر هەمان شێوازە بەڵام هەتا مناڵتر بێ هەتا تەمەنێکی لاوتری هەبێ دیارە توانای فێربوونی زیاترە مناڵ زیاتر فێرە بێ ئەجنە حرەکەی دەست هەمان حرەکە ئێستاندار ساڵانە شتێکی بەسیط ئەگۆڕێ ئێمە پێمانەگا ئەتوانین بە یاریزانەکانی بڵین بەڵام وەکو ئەوەی کە فێربوون بەڵێ یەک حرەکەیە یەک با بڵین فۆرهاند و باکهاند و ئەمانە هەمووی یەک شێوازە سێرف و هەمووی یەک شێوازە چەند ساڵێکە باشە ئەوە نێ بڵێن یاریگاکە بچووکتر بێتەوە بۆ ئاسیب قیاسە یاریگا 23 متر و 77 سانتیمە درێژەکەی پانەکەی 10 متر و 83 سانتیمە ئەمە پانی زەوجی پانی فەردیش 8 متر و 23 سانتیمە باشە ئاواژەت بۆ کاکەکەم زانکۆی سلێمانی دەستیان کرد بە مۆر شەور دەوردینیان بەڵام هەرم دەتوانێت زانکۆ دەچون بن مامۆستا لە ناوەندەکانی خوێندن من لە ناوەندێکی خوێندنا نەمبینی ئەم یاریە گرنگی پێ بدرێت پەیوەندی هەر بە نەبوونی یاریگاوە هەیە کاکڕێبین ئێمە لەم ساڵدا لە مانگی سەیە کۆنفرانسێکی گەورەمان کرد لە گراملنیۆم بۆ بەرەو پێشچوونی یاری تێنسی سەرزەوی وەرزشکارانمان بان کرد بەرپرسانی وەرزشمان بان کرد ڕئیسی با بڵێن ئەمیدی کۆلێژی پەروەردەی وەرزشیمان بان کرد مامۆستا ئاریانمان بان کرد لە پەیمانگای پەروەردەی وەرزشی پێمان خۆش بوو یعنی هەوڵێک بین ئێمە ئەمە لە خوێندنگاکاندا بە تایبەت لە زانکۆ لە پەیمانگاکاندا ببێ بەوانەیەک جاران لە زانکۆ پەیمانگاکاندا وانە بوو لە ئێستادا بەهۆی یعنی زۆری تێچووەوە ئەو وانەیە نەماوە زۆر بەداخەوە لە زانکۆ پەیمانگاکانی شەوانەیە ئێستا وانە نەماوە بەڵام جاران پێش ئەم خەیرانەوە پێش خراپبوونی ئەمۆزا وانەیەک بوو لەوانەکە من خۆم لە پەیمانگای پەروەردەی وەرزشی ئەم وانەی تێنسی سەرزەویمانە خوێند ئەی بۆ ینی ئەمە نەماوە هەر لەسەر تێچۆکێتی لەسەر تێچۆکێتی لەسەر نەبوونی یاریگایەوە یاریگای تێنسی سەرزەوی یاریگایشی تایبەت بەخۆی بێ ڕەکتی تێنسی سەرزەوی ڕەکتەکەی کۆلێژی پەروەردەی وەرزش لە زانکۆی سلێمانی ینی تازە بە تازە ڕۆشتونتە ناوبی ناو شوێنی تایبەتی خۆیان و مەساحەیەکی گەوریان هەیە
بۆ بیر لەوە نەکراوە یاریگایەکی تایبەت بە تێنسی سەرزەویشانە بێ. من لە ساڵی 2014 تەحکیمی پاڵەوانێتی زانکۆکانی عێراقم کرد لە زانکۆی سلێمانی. خۆشبەختانە یاریکی زۆر گەورەی هەبوو، بەڵام ئێستا کە ئاڕۆم چەندەها خەت لەسەر ئەو یاریگای تێنسە کێشراوە وابزانم کراوە بە یاریگای یاریەکانی تر، چکە تێنسی سەرزەوی نابێ خەتی تریتیا یاریزان ئاڵۆزەوەک بالە و باسکە و چیوچینە یاریزان زۆر بەورد یاریەکە. دواتر باسی ئەوواکەین کە 13 حەکەمی هەیە و عینە سەقەری هەیە و لەبەر ئەمێ زۆر یاریەکی سەریع و زۆر یاریێکی تەرکیز و زۆر یاریێکی وردەکاری. ئەو یاریانەی کە هەیە لای خۆمان یاریگاکان تەنها یاریگای وەزانم ئەوەی کە تاتانەکەیە، یاریگای خۆڵمان نییە. یاریگای خۆڵ و لەمان نییە، خۆی ئەم سێ یاریگای هەیە. یاریگای تاتانە، یاریگای خۆڵە، یاریگای لەما، بەڵام ئێمە بەس یاریگای تاتانمان هەیە. بۆ یاریزانی گەورەمان نییە لەم یاریە. یاری ئێستا سیرەکەی کوتب لە ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەفریقا و ئاسیاش لاانێ من تۆ شارەزایی زیاتر بێ، بەس وەزام ژاپۆرمان هەیە کە یاریزانیانمانەیە کە یاریزانی هەیە لەسەر ئاستی جیهان، پاڵەوانێتەکانی جیهان، لەسەر با بڵێن یاریە گەورەکان US Open و ئوسترالیای کراوە و لەمانە یاریەکانە خێر لە بۆندەمان لە شوێنەکانی دیکەنیمانە. با بڵین قسەیەشی تەقلیدی بوونیەتی ینی ئاسیا وایە، با بڵێن یاریزانی ئاسیا بەگشتی وایە سەی تۆپی پێ بکە، سەی بالە بکە، سەی باسکە بکە. بە هەمان شێوە تێنسیش کە قورسترە زۆر لەو یاریانە یاریزان بەرەو پێشەوە نەچوە لە ئاسیای بە تایبەت لە عێراقیش لە دوهۆک یاریزانمان هەیە با بڵین لە تەمەنە جیاجیاکانە لەسەر ئاستی عێراق و بەشداری پاڵەوانێتیەکانی تورکیا وڵاتانی دەرەوەشیان کردووە، بەڵام هەر ناگاتە ئەو ئاستی بچێتە ڕیزبەندەکانی پێشەوە لە تەمەنێکە خۆم یاریزان بووم. باشە بۆ ئێوە لەو تەمەنەی وەکو گوتت ینی سەرەتای هێنانی ئەو یاریە ئێوە بوون لە سلێمانی، بۆ ئێوە بە سەرەتای هێنانەکەی دەستان پێ کرد؟ یعنی ئەگەر سەرەتای بابەتێک دەستی پێ بکەی زۆر زۆر قورسە گەشتە ئاستی هەڵبژاردەی عێراق، بەڵام ئێستا کە ئەکادیمیاشمان هەیە و فێرگەمان هەیە لێرە، بەڵام ناگەنە ئاستی هەڵبژاردەی عێراق. من حەزەکەم یەک وەڵامی کورد داهات نییە بۆ ئەم یاریە. پێشتر داهاتانە بوویەوە؟ پێشتر داهات هەبوو، پێشتر ڕەکتی باشمان هەبوو بە ئاستی ئەوەی کە ئەو یاریزانانی ئێمە منافەسەمانەکردن ڕەکتەکانمان لە ئاستی ڕەکتە کاگرێبین ببوورە ڕەکتە ئەو ڕەکتەی بەدەست یاریزانەوەیە. ئەو تەمارینێنەی یاریزانیکەن ئەو ڕەکتەیە زۆرترین کاریگەری هەیە لەسەر یاریزان. باشە بۆ ئەمە بچمە سەر بابەتە نێودەوڵەتێکا چووکە ئەمە وەکو گوتم ینی ئێستا هێندەی کریستیانۆ و میسی دەناسرێت، هێندە فێدرەریش و نادالیش و جۆکۆڤیچ دەناسرێت. نادال وەزام ساڵ 2009 بە باشترین وەزشکاری جیهان دیسان هەڵبژێردرا و یەکەمیشە لەسەر ئاستی جیهانە کە بە 1970 خاڵ لە پێشی ڕیزبەندی یاریزانانی تێنسی سەرزەویە فێدرێر بە دوای ئەوایە 100 خاڵیان فەرقە. 100 خاڵ بۆ یاری تێنس زۆر زۆر کەمە. لە بتوڵەکانی ماستەرس وازەمرێک بتوڵی ماستەرس باتەوە یەکسەربەت کەکرێتە پێش. بەڵێ ئەکەوێت چوار بتوڵی ماستەرزەیە US Open ئوسترالیای کراوەیە، با بڵێن ڕۆڵان گارۆسە ویمبڵدۆنە. ئەمانە 2500 خاڵن، بەڵام بتوڵە لاوەکیەکانی تر لە 700 خاڵەوە دەست پێکا بەرەو سەرەوە ناگەنە 2500 خاڵ. بۆیە ئەگەر بۆ نمونە 2000 خاڵ زۆرە دیارە، 2500 خاڵە یەکسەر ئەهێنێتە پێشەوە ڕیزبەندی. یەکەم توڵە دەست پێکات لە ساڵی داهات و قەتەرەوە بزانم. قەتەرە بەڵێ لە مانگیەکە قەتەر دەست پێکا، دوای ئیتر 4 بتوڵە پێشکەوتەوەکەش. ئەمە ساڵانە ستاندەرە، ینی چەند بتوڵەیە کە کرێت ستاندەرە، قانونەکان ستاندەرە، بەڵام ئیتر یاریگاکانە گۆڕێ ساڵانە بەپێی با بڵێن نیشێتی تۆپی تێنسی سەرزەوی قانونەکانی هەنێست یاریگا ئەگۆڕە. بۆ نمونە لە ئەمریکا لە یەک شار ناکرێ. ساڵی پار با بڵین لە هێنکرا لە شاری ساڵی پار لە US Open بەڵام لە شارێکە شیکاگۆ نەزانم ئەم شارێکی لە سەرۆکایەتێکی یەک پرسیارکە زۆر گرنگ بێ لە ئاستی جیهانە چەند ساڵێکە بێ فێدرەر و نادال دەستیان بەسەرا گرتووە. بەڵێ 2 ساڵێک بۆ زەم 2016 بوو جۆکۆڤیچی بەهێزەوە کە بەڵام ئێستا جۆکۆڤیچ زۆر لە دواوەیە. جۆکۆڤیچ زۆر لە تەنانەت هەتا 15 ڕیزبەندی جۆکۆڤیچیتیانە، لەبەرەوەی جۆکۆڤیچ ئەم یاریە کاگرێبین کە مصاب بووی ئیسابە هەبووتیایە زۆر قورسە چاکبوونەوەی، چکە تۆ بەردەوام ئەبێت ساڵانە چەند پاڵەوانیتێک هەیە بۆ خۆهێنانە پێشەوە لە ئاستی ڕیزبەندی جیهانە.
ئەگەر بەسیترین ئیسابە و هەبێت زۆر دواتەخات لە بەروی تۆ دوورەکەویتەوە لە 600 خاڵی پاڵاوانێتیەک 1000 خاڵی پاڵاوانێتیەک ئەمە زۆرە بۆ هاتنە پێشەوەی منافەسەکە لە یەکەم و دووەم مستەیەمە لیاقەیەکی بێگومان گەورەیە دیارە ساعت بۆ 4 ساعت بەلایانی کەمەوە ڕۆژانە تۆ بێت 4 ساعت بەس یاری تۆپ بکەیت بێجگە لە سباحە مەلە بێجگە لە ڕاکردنەکان بێجگە لە یاری ئاسنەوێت ئەبێ کاتێکی تایبەت هەموو ژیانی خۆ بۆ یاریتەنی سەرزەویدانی بەڵام ئەگە سەری بۆ منە یاریزانە جیهانەکان بکەی فێدرەر سێرەکەی لە چاو نادالە نادال ئەبینی کە یاری دیارە وازەحە کە یاری ئاسن نەکات و بەڵێ ماسولکەیەکی بەهێز زۆمانەی هەیە بەڵام فێدرەر ئەو فێدرەر و جۆکۆڤیچیش ینی ئەوی نەیتیان نابینی وەکو ئەماژە پێکرد کریستیانۆ و میسی سیرکە کریستیانۆ حەز خولیایەکی تایبەتی هەیە بە جوانی لەش بە عەزەڵە دەرخستن نادالیش عینەن خولای هەیە دیارە هەر هاندەری یەکیشن ئەم هاندەری ڕێاڵە ئەوش هاندەری ڕافایل نادارە لەگەڵەوەشانی تەمەنیشان هەڵکشاوێ نادال ئەو 32 ساڵە و ئەو 33 ساڵە فێدرەر 35 نعفو من کریستیانۆ وت فێدرەر 35 ساڵە 35 ساڵە ینی ئەمە تەمەنێکی زۆر نییە بۆ یاری تێنس با تەمەنێکی چکە تۆ لە تەمەنێکانی تا ئەم تەمەنا دەست بگرن بەسەر ڕکابەریەکانی سی هەر پاڵەوانێتیەک بکەین ئێمە بینەری هەر پاڵەوانێتیەک بین ئەمان بە خیبرە یاریە بنەوە ڕاستە هیلاکێکی زۆر زۆرەوێت تاکە یاریە با بڵین هەنێ پاڵەوانێتی هەیە ڕکابەرێکە وای لێ لە یەکەم و دووەمیە یاریەکە چێتە ڕۆژێ دوای ئەوە لەبەر هیلاکی لەبەر ینی با بڵین لەبەر ماندووبوونی ئەو یاریزانە تاکە یاریە تۆ لە یاریە ینی ئەتوانی ماوەی چارێکێک ئیسراحەت وەرگری بڕۆی ینی ئایا بکەی بە خۆتا بڕۆی ئیسراحەت بکەی ینی شتی پێویست بخۆی کە وزەبە لە شێ ببەخشێت تاکە یاری ئەم شتانە ئەم خاصەتە تایبەتانی تایە لەبەر ماندووبوونێکی زۆر بەڵام ئەم دوو یاریزانە هەر یاریزانێک بێتە بەرامبەریان بە خیبرەی چەند ساڵی خۆیان با بڵین شکستی پێهێنن ینی بابەتەکە لەگەڵەوەی لیاقەیەکی بەرزی شێوێ بەڵام لە هەمان کاتیشە نەفەزرەی نەفەس درێژێکی زۆر زۆری ئەوەیە کە ئیتر تۆ هیلاک بووی هیچ فکرێکی پێ نامێن لە یاریزانی بەرامبەرە شکست پێ بێنی ئەم یاریانەی ئاخر بە تایبەتی کە بینی سێرەکەی گێمی یەکەم و دووهەم هەر ینی وەکو بڵێ هەر وەکو هەتا شەوتی باڵێن شەوتێک باڵێن مەجموعەیەک 6 گێمە هەتا گێمی سێم و چوارەمیش ئەم دو یاریزانە کێبڕکێکی بەهێز ناکەن لە بەروی جارێ یەک بدۆزنەوە لە چخاڵێکە لاوازن لە چخاڵێکە ئەم یاریزانە تەسەوڕەکەی تا چەندی کە ئەمە جۆکۆڤیچ بڵم نادال و فێدرەر دەست بە سەرتێن ساگنێسە بینی بۆ نمونە ئەمە چەند ساڵی کۆتا هەمیشە لە کشان و ژنانە کێبڕکێکە بەهێز بۆ یاریزان ڕیزبندیەکە زوو گۆڕێت بەڵام چەند ساڵێکە نادال و فێدرەر لەگەڵم تەمەنە گەورەشان هەر دەستیان بەسەراگرت کاک ڕێبین تەواقع ناکرێت لەبەرەوەی لە ساڵەکانی 2016 و حەڤ با بڵین نیوەی هەژدەش ئێمە تەسەوڕمان کرد تەواو ئەم دوانە وردەوردە بەرەو کۆتایی بێن و جۆکۆڤیچ ململانەکە بکە لەبەرەوەی هیچ تەسەوڕێ ناکرێت ئەم دو یاریزانە تاکەی بتوانن وەک میسی و ڕۆناڵدۆ دیسانە با بڵین تاکەی بتوانن ئەم ئاستە پێشکەش بکەن تاکەی بتوانن ئەم یەکەمی ڕیزبەندی و دووەمی ڕیزبەندی جیهان بگرن ناتوانین تەسەوری ئەوە بکەین کە ئاستیان لە ئێستاشە زۆر زۆر باشە خۆی بەبزانم هەروەکو تۆپی پێ وایە لە 30 ساڵیەوەی تر کاتیەوەی کە وازی هەموو ڕازەیەک لە دوای 30 ساڵی 32 ساڵی بۆ 35 ساڵی تر ئاخر حادەمەگەر بڵین ئیتر یاریزانێک زۆر زۆر لە خۆی بکە و تموحایشی دارایی گەورەی هەبێت دقیقە کاتم ماوە چی بکەیت بۆ ئەوەی لە کوردستان یاریزانی ناڵێم ڕاستە خۆ بگەینە نادال بەڵام هیچ نەبێ بتوانین لە پتوڵە جیهانەکان بۆ توڵەکەی قەتەری شاد بەشداری بکەین چی بکەین فێرگەی بەهێزمان هەبێ لیژنەی ئۆلۆمپیک کوردستان هاوکاریمان بکە یانەکان پارەیان هەیە هاوکاریمان بکە یاریگامان بۆ بکرێتەوە نەبوونی یاریگا و نەبوونی ڕووناچی چکە تۆ بەس ڕۆژ یاریزانی ئێمەش خوێنکارە ناتوانێت بەردەوام بە ڕۆژ تەمرین بکە ڕووناچیمان نیە لە یاریگاکانە ڕێکت و تۆپ و ئەم شتانەمان بۆ بکڕن هاتوچۆی مناڵان زۆر قورسە لە زۆربەی گەڕەکانی شاری سلێمانیەوە پێمان ئەڵێن ئێمە زۆر مناڵەکانمان حەزیان لێ بەڵام ناتوان هاتوچۆی یاریگاکان بکەن ئەم کێشانەمان هەیە لە دوهۆک و لە هەولێر هیچ کێشەیەک نییە بۆ تێنسی سەرزەوی لە کوردستانە بەڵام شاری سلێمانی کە ساڵانێک بوو پێم خۆشە دو قسەم بێ کە ئەن و شاری سلێمانی هەموو عێراق باڵێن ترسێکی لە دڵا هەبوو دۆسپاس محەممەد حسێن میدیاکاری وەرشی لە کەناڵی گەلی کوردستان و یاریزان و ڕاهێنەری ئەم یاری و بۆ 4 ساڵیش یاریزانی هەڵبژاردە عێراق و ڕاهێنەریش واداموردە دەستکەی بە ڕاهێنەریش زۆر سپاس بۆ تۆرە بەرنامەکە لەگەڵمان بووی مەدەچینە لای هەواڵەکان و دواتر درێژە بە تەوەرەکانی دیکەی بەرنامەکەمان دەدەین.
بەبوونەی هەڵبژاردننی وەک سەرۆکی ئەنجومەنی باڵای سیاسی و بەرژەوەندی یەکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی دموکراسی گەلی کوردستان بەنامەیەکی پیرۆزبایی ئاراستەی کۆسەر ڕەسوڵ و ئەندامانی ئەنجومەنی گەشتی سەرکردایەتی کردووی هوێ سەرکەوتن بەرەو پێشچوونی زیاتر بۆ یەکێتی خواست و ڕایگەاندووە هیوادارن بڕیار و ڕاستپاردەکانی کۆنگری یەکێتی ببێتە مای ڕۆژەرخانێکی گرنگ لە ژیانی دموکراسی و سەرچاوی خۆشگوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. لاهور شێخ ئەندامی ئەنجومەنی گەشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان دروستکەیەکی پیرۆزبایی ئاراستی سەلاحەدین بەهادین بە بۆنەی هەڵبژاردنەوەی وەک ئەمێنداری گەشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان کرد. لە پەیامێکدا عەلی باپیر ئەمیر کۆمەڵی ئیسلامی پیرۆزبایی سەرکەوتنی چوارەمین کۆنگری یەکێتی لە ئەنجومەنی باڵای سیاسی و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. بە بۆنەی سەرکەوتنی چوارەمین کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستانەوە فەرماندەی گشتی هێزەکانی سوورای دیموکرات هەسەدا بروسکەیەکی پیرۆزبایی ئاراستەی یەکێتی کرد. ئەنجومەنی گشتی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ گفتوگۆ لەسەر پەیڕەوی ناوخۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەنەکە و دەستێ بەڕێوەبردن کۆبێتەوە. نوێنەدایەتی سەرجەمی سنووری مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی گشتی سەرکردایەتی هەنگاوێکی تری گرنگ و جیاوازی کۆنگری چوارەم بوو وەک چۆن بەشداری ژمارەیەکی بەرچاو لە ژنان و گەنجانیش خاڵێکی تری ئەرێنی یەکێتی نیشتیمانی کوردستانێکە بۆ داهاتوو بە دونیابینی نێوە بەردەوام دەبێت. بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی بۆ ڕێگەریکردنە بڵاوبوونەوەی پەتای وەرزی H1N1 ناسرا و بانەفلۆزای بەراز هەموو ئامادەکاریەکی کردووەتە بەر. خۆگر عەزیز وتەبێژی پۆلیسی هەولێر لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا ئاماری کار و چالاکیەکانی ساڵی 2019 پۆلیسی خستە ڕوو. لەچینە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دومی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر پاڵەوانێکی جیهانیمان هەیە. لە ساڵی 2013ەوە لە چەندین پاڵەوانێتی جیهان لە هونەرەکانی بەرگری بەشداری کردووە، هەروەها چەندین ڕاهێنانی لەسەر دەستی چەندین ڕاهێنەری جیهانی بینیوە و توانیەتی لە چەندین ئەنجامی باش بۆ کوردستان بەدەست بێنێ. دەڵێ من دەمێکە لە پێش ئەنجامدانی ڕیفراندۆم و لە پێش هەر بابەتێکی دیکەی سیاسی من ناوی کوردستان و بردوتە نێو پاڵەوانێتی نێودەوڵەتیەکان و لە نێو پاڵەوانێتی جیهانیەکانە بە ئاڵای کوردستان و بە سرودی نیشتیمانی کوردستان و بەشداری لە پاڵەوانێتی جیهانیەکان کردووە. میوانەکەمان عەلی قەرەداخی دەبێت کە ئێستا پاڵەوانی جیهان لە یاری لێسوەی کە یاریەکە کەمتر لای خۆمان هەیە. لە ساڵی 1992 لە سلێمانی لەدایک بووە. سەرەتا بە یاریەکانی کیکبۆکسێن دەستی کیکبۆکسێن و کەیوان و مۆیتای و دواتر لەم کۆتایە دەستی کردووە بە یاری لێسوەی کە یاریەکی زۆ ترسناکە. ئێستا هەندێک لە سلایدەکان دەڕوات. دوای پرسیاری لێکم بزان بۆ ئەم یاری هەڵبژاردووە. کاک عەلی ڕۆژ باش بەخێر بێی. بەیانی باش چۆنی کاک ببین بەیانی کوردستان باش هەمولایەک زۆر سپاس بژیت. مەمنون. سەرەتا چۆن بڕیارت بچیتە یاریەکانی هونەری بەرگری دواتر گەشتی تا ئەم یاریە ترسناکە؟ مەڵێ سپاس. من سەرەتا لە خولیایەکی منداڵیم بۆ هونەری بەرگری من سەرەتای منداڵیم لە تەمەنی
10 ساڵی من حەزم لە یاری باسکە ئەکرد بەڕاستی یاریزانی باسکەش بووم و پاشان هەرچەند ئاسێکی باشمە بوو لە باسکەیە بەڵام هونەری بەرگری لە ناو ناخی منە هەبوو هەرچەندە هونەری بەرگری هیچ بایەخێکی نەبوو لە کوردستانە بەو شێوەیە کە من حەزم لێ بووانە پاشان ئەوە بوو من وازم لە باسکە هێنا حەزم کرد ئەم هونەرە هەڵبژێرم کە هیچ وەکو باسکە گرنگێکیشی پێ نادرێت وەکو دوو گۆڵی گرنگێکی پێ نادرێت لە کوردستانە لە ساڵانی 2008 و 2010 ئەو ساڵانە و پاشان من ئەوە بوو دەستم کرد بە کیک بۆکسین لە 2009 من بەشداری پاڵەوانجەکانی کوردستان و عێراق و تەواوی جیهانم کرد و ئەمە خولیایەکی منداڵی من بوو بەڵێ باش ئەوەی سە لەسەر شاشەکە ڕوات ئەوەی کە دەستکێشت لە دەسابێ یاری ئەوە دەستکێش ئەوە لێسوەیە ئەو یارێ لێسوێ بێ دەستکێشە و یاریێکی حڕە و لێدان لە شوێنی هەستیار و تەواوی ئەو ڕاهێنانەکانیشتەوانە ڕاهێنانەکانکە ڕاهێنانت کردوتۆ بۆ لێسوەی ڕاهێنانەکانم لە بۆرما بوو میانمار لەبەرەوەی منبعی یاریەکەیە بۆرما بەس وەزام لە چەند وڵاتێکی دیکەش لە رووسیا و چین من سەرەتای یاری مەشقەکانم من بۆ ساڵانێکی 6 ساڵ 7 ساڵەوە ساڵانێکی زۆرە من لە تایلند لە کەمبۆدیا مەشقەکەم لەوێ مەشقێکی بەهێزەکەم لەسەر موای تای کە ئەوێ منبعی وەرشەکەیە بەڵێ ڕاهێنەری هەر خەڵکی ئەوێت هەیەوانە بەڵێ ڕاهێنەری ئەوێم هەیە وە ساڵانێکی زۆرە من ئاوێتی ئەم وەرشە بووم لە تایلند و کەمبۆدیا بە شێوەیەکی ئەکادیمی و بە شێوەیەکی عملی من توانیومە ئەنجامێکی زانیاری لەسەر یاری لێسوەی بی لێسوەی یاریەکە ینی وازم لە کوردستان هەر نییە لێسوەی لە بەڕاستی لێسوەی یاریەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هیچ کەسێک بەشداری ئەو یاریەی نەکردووە یارێکی خەتەرناکە ئایا من بۆچی من لە چیەوە لێسوەیم دۆزیەوە من ساڵانێکی زۆرە لە تایلند و کەمبۆدیا سین جیاوازی چی لەگەڵ یاریەکانی دیکەی هونەری بەرگری ئێستا ئاواژەی پێیە ساڵانێکی زۆرە مەشقێکی باش ئەەکەم لەگەڵ یانەکانی ئەوێ یعنی ماومەتەوە ئاوێتە بووم لەگەڵ وەرزشەکە و پاشان لە ڕێگەی تایلندەوە لەوێوە لە ئاوێتە بوونمەوە توانیم لێسوەی بدۆزمەوە لە بۆرما و پاشان وەک یەکەم کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە توانیم ئەو وەرشە بکەم و ئەنجامێکی زۆر باشیش بەدەست بێنم ئەمەش لە ئەنجامی قوڵبوونەوەم لە وەرشەکانی کیک بۆکسین و کەیوەن و موای تایە و پاشان موای بۆران و پاشان هەندێک وەرشی هونەری بەرگریکەیە لە ئێستا ئاماژەی پێنایم لە ئایندە وەک لێسوەی چۆن وەک تاکە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا بەشداریم کرد ئینشاڵڵا لە ئایندە ئاماژە بە وەرشەکانی کەیەم جیاوازی لێسوەی لەگەڵ یاریەکانی دیکە چییە؟ لێسوەی لەگەڵ یاریەکانی کە لەگەڵ کیک بۆکسین و کەیوەن و موای تای لێسوەی نۆ بەشە واتە نۆ بەشی جەستە بەکارهێنرێت بەڵام کیک بۆکسین بۆکسین دوو بەش بەکارهێنرێت دوو دەستە کیک بۆکسین 4 بەشە موای تای 8 بەشە بەکارهێنانی دەست و قاچ و ئەمانێکەڵی دوو بەشە تەنها دەستە کاڵی 4 بەشانی قاچ و دەستیش بەکارهێنی زۆر ڕاستە بەڵێ بەڵام موای تای 8 بەشە لێسوەی نۆ بەشە کە لەشی تایە و ئەتوانە حتا هەندێک شتێ لە ڕێساکانە نووسراوە زۆر حڕە یاری لێسوی لەبەرەوە یاریکی زۆر لە ڤیدیۆکانم بینیت نەزانمەگەر لەو ڤیدیۆانەی کە ئێستا لەسەر شاشە بڕۆن سەر بەکارەهێنی بەڵێ سەر کەلە بەکارێنم و پاشان بەڵێ کەلە هونەری بەڕاستی با من ئەوە ئاماژە بم بۆ تەواوی بینەران و خەڵک وەرزشەوانان و حتا ئەوانشی کە لە منداڵن لەوانەیە نەزانن بەڕاستی من هون ئەو تەکنیکانەی کە کەلە بەکارێنم لە وەرشەکە ئەمە شتێکی ئاسایی نییە بۆ خەڵکێک یەکسەر لە ناکاتا بەو شێوەیە بەکاری بێنێ من لە ئەنجامی چەندین تەمرینی تایبەتەوە لە ئاوێتە بوونمەوە لە وەرشەکانی موایتای و پاشان چەندین ڕاهێنانم لەسەر ئەو تەکنیکانە ئەنجا گەشتوم بەوەی کە من بتوانم بە شێوەیەکی باش سەر بەکاربێنم یان هەندێک تەکتیکی کە بەکاربێنم بەڕاستی ئەمە زۆر قورسە لەبەرەوەی ئەمە لە ئەنجامی مەشقێکی زۆرەوەیە من ساڵانێکی زۆرە هەرکەس لە خۆی نەچێت بەکەت بەکاری زۆر خەتەرە چونکە بەڕاستی لێدانی سەر عین سەر خۆی ناسکە بۆ خۆی
باشە پێویستەکە بێ هەندێک مەشکی تایبەتی خۆی هەیە بەسەر بە مەشکی تایبەتی خۆی هەیە ئەوە نابێ هەموو کەس بەو شێوەیە ئەنجاکە ئەمە ئەبێ پێویستی بە ماوەیەکی زۆرە پێویست ئەمە ئەوە نییە بڵێ بە ساڵێک و 2 ساڵ سرم یان ئەو تەکنیکانە بەقووەتە بێت من ساڵانێکی باوەڕکەەوە ساڵانێکی زۆر لە تایلەند و لە کەمبۆدیانی حەزمە کرد هاوڕێکم هەبووایە هەر لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بە تەنها نەبوومایە لە پاڵەوانەتەکانە باشە یعنی من لەو پاڵەوانەتیانە زەحیەکی زۆرم ماوە بە تەنها ڕۆشتوم لەو پاڵانەتیانە بەشداریم کردووە بە تەنها هیچ بە تایبەت باسی کوردستانەکەم لەو یاریە بە نیازی بێنیتە کوردستان چی بەستار ئێمە بزانم لە چەند پاڵەوانەتی بەشداری کردو ئەنجامەکانە چی بوون بەڵێ ئەمە دوو پرسیار بوو بەڵام وەکو لە چەند پاڵەوانەتی بەشداریم کردووە 41 یاریم کردووە 36یم بردوتەوە سوپاس بخوا ولا ئێستا لە ئاستی جیهانی لە ئاستی جیهانی پرۆفیشناڵە من لە ئێستا تەمەنێکی زۆر گەنجم هەیە زۆر دڵخۆشم بەوە سپاس بۆخوا لە ئێستا تەمەنێکی زۆر گەنجم هەیە و لە قیمەی ئەم وەرزشام توانیومە سرە ڕای وەرزشی کیکبۆکسین و کەیوەن و موایتاییش بچمە بوارێکی وەرشێکی کەش بدۆزمەوە لە ڕۆژڵاتی ناوەڕاستە هیچ وەرزشوانێک و هیچ کەسێک تەنانەت ناویشی نەبیستووە ئەوەش لێسوەیە و سەرکەوتنێکی بەرچاو بەدەست بێنم بەڕاستی ئەمە یعنی زۆر دڵخۆشی کردم بەوەی کە هەم لە بواری وەرزشە و هەم ئەتوانم لە ڕێگەی وەرشەکەمەوە خزمەت بە وەکو لێسوەی ئایا ئەهێنمە کوردستان نە لێسۆی بە شێوەیەک نایێنمە کوردستان کە زۆر بەوردی باسی ئەوە کەم دوای ئەم یاریە لە کوردستانەوەمان بەس ئەنجامەکان چی بوون؟ ئەنجامی وەکو چی ئەوەی کە بەشداریت لەو یاریە کردووە پاڵەوانێتی بۆ یان تەنها یاری ڕوبەڕووبوونەوەی دوو کەس بوون پاڵەوانتیە بەشداریت کردووە بەڵێ پاڵەوانەتەکان چۆنە پاڵەوانەتەکان ئێمە لە تەبعاً ئەمە کۆمپانیایە کۆنتراکتمان لەگەڵا کات و یاریەکەین لەگەڵ ئەو پاڵەوانانە بۆ نمونە من لەگەڵ پاڵەوانێک یاری ئەەکەم ئەو پێشتر ئەو چەندین نازناوی بردوێتەوە باشە منیش چەندین نازناوم بردوێتەوە پاشان ڕوبەڕوویەکەی جیهانی هەیە بۆ ئەم یاریە بەڵێ ڕیزبەندی جیهانی هەیە بەڵێ ڕیزبەندی جیهانی لە مۆیتایە بەڵێ لە کەیوەنە لە ڕیزبەندەکان چۆنە بەڕاستی زۆر فراوانە یعنی تۆ سێرەکەی لە خۆی موایتای منبعەکەی کوێ تایلەندە بەڕاستی ئەی تۆ گەل لە تایلەندا بتوانی ئەنجامێکی بەرچاو بەدەست بێنی وەکو باسکتبۆڵ باسکە ئەگەر لە ئەمریکا تۆ یەکەم بەدەست بێنی بەڕاستی ئەوە تۆ لە جیهانای چونکە بۆ سەرچاوەکەی ئەوەیە کەواتە تای بۆکس و کەیوان و سەرچاوەکەی کوێیە تای بۆکس سەرچاوەکەی تایلەندە کەیوەن و کیک بۆکسین سەرچاوەکەی چاینا و جاپانە لەبەرەوەی هەروەها لێسۆیان حیزامە قالیشە پێێت بەڕاستی مەدالیا ئەوە توانین بڵین لە ئاستێکی ئامەچایە ئاستێکی سەرەتاییایە ئەو مەدالیا و حیزامتان لە هەندێک پاڵەوانەتی هەیە حیزام ئەدرێت بەڵام مەرج نییە لەسەر پاڵەوانەتەکان حیزام هەبێت باشە ئەوەیە ئەو کۆمپانیایە کۆنتراکتم لەگەڵاکات بڕەپارێکی باش ئامادەکات بۆ ئەو پاڵەوانێتیە و بەڕاستی ئەمەش هاوکارتە تۆ لەم ئەم بابەتە نێودەوڵەتیانە ئاڵای کوردستان بە سوودی نیشتیمانی کوردستان بەشدارەبی بەڵێ سەرەتا من ساڵانی 2014 و ئەو ساڵانەی کە دەستم پێکرد لە تایلەندەوە بەڕاستی زۆر زەحمەت بوو من باڵای عێراقەوە یاریەکانمان داوەزان ناچار بووم بەڵام پاش ئەنجامێکی باش بەدەستێنانم لە پاڵەوانەتەکانە توانیم زەخت بەکار بهێنم بڵێم ئاڵای کوردستانەوە چیتر یاری ناکەم ئەوش لە ئەنجامی چی ئەوە لە ئەنجامیەوە کە من توانیم بە شێوەیەکی زۆر باش لە پاڵەوانەتەکانە دەربچم و ئەنجامێکی بەرچاو بەدەست بهێنم ئەویش ناچارم کردن کە ئەوان ئاڵای کوردستان بەکاربێنن لە یاریەکان بەمەش بەسەر کۆمپانیا جیهانی بەڵێ ئێستا من بۆ نمونە ئایا کۆمپانیایەکی جیهانی بۆ ناچێت لەگەڵ یاریزانێکی ئاساییە کۆنتراکتکە نایکات ئەو ئەچێت لەگەڵ کەسێکی وەکو من نایکات کە چەندین یاریم کردووە لە پاڵەوانەتە جیهانەکانە دیار بم لە پاڵەوانەتە جیهانەکانە ئەزمموی من لە تایلەند و کەمبۆدیا بێت ئێستا لە سین ئەوانە هاوکارتە لەم باڵەتانە لیژنەی ئۆلمپی هاوکارتەکات حکوومەت هاوکاریتەکە نا لیژنەی ئۆلمپی بەڕاستی لە کوردستانە ئێمە لە وەرزشە بەڕاستی زۆر لە خوارەوەین
ئەمەش هۆکاری حکوومەت نییە یان هۆکاری لیژنەی ئۆلۆمپی نییە کەسێک کە وەرزشوانان بەڕاستی وەرزشوانانی ئێمە من لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە سیر ئەەکەم ئاوا چاو ئەگەێڕم بۆ نمونە من لە وەرشەکەی خۆمە سیر ئەەکەم لە مۆیتایە لە کیک بۆکسینە لە کەیوەنە لە لێسوەیە سیر ئەەکەم تەنانەت یەک نەفەر نبینم لە ڕۆژهڵاتی ناوەڕاستە بێت زەحەیەک بدات وەرشەکە و تەقالید و ئەو وڵاتە بناسێت نەک بە هەفتەیەک و بە مانگێک بمێنێتەوە لە وڵاتانە یەک نەفرم نبینی و لە وڵاتانە بمێنێتەوە و ئاوێتی ئەم وەرشە بێت خولیای ئەگەر خولیای ئەو وەرزشەیە ئەبێت تۆ بمێنیتەوە ئێستا من ساڵانێکی زۆرە لە تایلند و لە کەمبۆدیا ئەمێنمەوە ئاوێتەوەش بوو و پارەی ئەوێت یەک ئێستا دێنە سەراوە ساڵانێکی زۆرە لە وڵاتانە ئەمێنمەوە ئایا لەسەر چی ماومەتەوە پێشووتر یاریم کردووە پارەی یاریەکانم سەرەتا پشتگیرم ماڵەوە بووە باشە سەرەتا پاشان یاریم کردووە پارەی یاریەکانم بەکارهێناوە بۆ خزمەتی خۆم ژیان و بژێوی خۆم باشە بە شێوەیەکی زۆر بەڕاستی زۆر ناڕەحەتیش بۆ من باشە چونکە من لە وڵاتانێکم وڵاتانی ئەوروپا نییە باشە زۆر زەحمەتە لە وڵاتانێکی وەکو تایلند و کەمبۆدیا و سین بمێنیتەوە و بۆ ماوەیەکی درێژخایەن زۆر زەحمەتە هەمووی یعنی بە تاقی کەسی ئەو ئیشانم کردووە هیچ کەس پشتیوانم نەبووە لە سەرەتایە تا خۆم بنیاد ناوە بە شێوەیەکی باش و پاشان پرسیارەکانمان بینەسێ نازانم دوو پرسیار بوو بۆ ئەوەی چه پشتگیری و پشتیوانت بۆ لەم بابەتانە لە ئێستایە من پشتگیرم کاقوبا تاڵەوانیە من پاش طبعا چەندین من لە ئێستایە بەڵێ لە وەرشەکە لە لووتکەیە بەڵام چەندین پرۆژە و پلانم هەیە چەندین پرۆژە و پلانم هەیە کە من لە ئێستایە کە وەکو یاری ئەەکەم من لە دەرەوە بە شێوەیەکی ئەکادمیش ئەخوێنم و لە هەمان کاتیشە هەر لە بوارەکەی خۆمە و لە بواری سینەماشە بەڵام من نامەوێت تیشکی خەڵک ئاراستەی خەڵک لابم کە من خەریکی چیم لە ئێستا خەریکی جگە لە وەرشەکەی خۆشم باشە چونکە من لە ئێستاە گرنگی بە وەرزش و کللتور و پەروەردەش ئەیەم باشە سینەما چونکە ئەمانە بەشێکی سەرەکین لە بوارەکەی من و بۆ پرۆژەکانی ئایندەم و لە ئێستاەکانی کاقوبات بۆ تۆ تەنا پشتگیری بۆ نمونە من لە ئێستا لە پاڵەوانیتەکانی داهات و کەتێ بەشداربی بڕیاری داوە کە بڕیار بەردەوام بێت لە پشتگیریکردنت من کاقوبات بەنسبەت پرۆژە و ئەو شتا ئەوانەوە زۆری پێپەسەند بوو پێی جوان بووە و شتەکانی پەس ئەو کارانی من پرۆژەکانی منی پەسەند کردووە بەڵام پێشی باش بووە اختیاری ئامەد کە من ئایا ئێستا تەمەنێکی زۆر گەنجمەیە 27 ساڵ عمرمە بۆچی من مێشکم بەلای پرۆژە مەشغوڵ بکەم لە ئێستاە کە لە هەمان کاتا لە لووتکەی یاریەکەم من هەر کاتێک بوێت ئەتوانم مانیجەری بکەم پرۆژەم هەبێت و لە ئێستاشا کارم لەسەر پرۆژەکانم هەیە لە دەرەوە بتەوکردنی پەیوەندیەکانم لەگەڵ تەواوی ئاسیا وەکو یابان و سین و تایلند و کەمبۆدیا و میانمار تایوان بە شێوەیەکی زۆر باش لەگەڵ سەرۆکی ئیتیحادەکانە پەیوەندێکی زۆر باشم هەیە یعنی هەر کاتێک هەر شتێکم بوێت من ئەتوانم پرۆژە و پلانی خۆم بە شێوەیەکی تۆکمە یعنی ئێستا فۆکسستان لەسەر باڵانتێن و دەوڵەتەکان و بەدەستێنانی ئەنجامە دواتر هەنگاوی دواتر بۆ پرۆژەکە لە کوردستانە من بەڕاستی کاقوبات ئاماژە بێوتی لە ئێستاگە ئەوە بکەی بۆ شێوێ باشترە یعنی گرنگی بە خۆت بی لە لووتکا بمێنیتەوە ئەوەش اختیار لە دەستی خۆتە بەڕاستی زۆر پێم خۆش بوو یعنی تاکە بەرپرسە لە کوردستانە کە بەو شێوەیە بڕیاری ڕاستەقینەی دڵی خۆم بات کە بڵێت هەوڵی ئەوە بکە خۆت لە لووتکا بمێنێتەوە زۆر سپاسی جەنابیەکەم و هەمیشە پشتگیرمە و هەمیشە لە پاڵەوانەتەکان و پێش پاڵەوانەتەکان بەردەوام پەیوەندی پێوە کردووم و حتا هاتوومەتەوە لە کەمبۆدیاوە کە گەڕامەوە هەم پەیوەندی پێوە کردم گەڕامەتەوە ئێرەش هەم پێکەوە قسەمان کردووە بەڕاستی بەردەوام پەیوەندیکی باشی لەگەڵما ئەویش هۆکاری خەمخۆریەتی زۆر سپاسێکم مەمنونیم باشە
ئێستا خۆت ئاماژت پیاکە بڕیارانی جار ئێستا فۆکس لەسەر و بابەتەیە کە تۆ لە پاڵەوانێتێنە دەوڵەتیەکان و زیاتر ئەنجامی دیکەی گەورەتر بەدەست بێنیت. پلانت هەیە لە داهاتووە ئەم یاریە بێنیتە کوردستان خۆشت ئاماژت پیاکە ئەم یاریە تەنها یاریەک نییە کە یاریک بێت بابەتی تری مرۆیشی لە ئەم یاریە بە کۆی لە وڵاتانە لە تایوان و یابان و بۆرما ئەکرێت لە جیهانە لەبەرەوە یاریێکی زۆر خەتەرە ئەگەری مردنی زۆرە و ئیمزای مردن بەڵێ ئیمزای مردنەوە دووجار سپاس بەخوا لە هەردووکیشە سەرکەوتوو بووم بەو شێوەیە هەرچەنە پلانی شکستیان زۆر بەستەکە وێ بۆی بڕوونکردنەوە بۆ بینەران بی پێش یاریەکە واژوت پێکەن کە تۆ لەم یاریە پێش من لە دەرەوەی حەلەبە لە دەرەوەی تەبعاً ژووری تایبەت هەیە هەموو شتێک ئامە لە ژێر چاوی میدیاکانە ئێمە ئەبێ ئیمزامان پێکەن و ئەو عەقد و هەموو شتێک و پاشان لە ناو حەلەبەشە بە شێوەیەک ئەبێ ئیمزا بکەیت و زۆر چونکە یاریەکە زۆر خەتەرە و معرەزە بۆ مردن و دەستکێش و هیچ هیچ دەستکێشێک نییە و پاشان لێدان لە هەموو شوێنێکی جەسا ئازادە ئەم یاریە زۆر خەتەرە و ئایا من ئەیهێنمە کوردستان ئەم یاریە نەخێر من نامەوێت ئەم یاریە وەکو وەرزش بهێنمە کوردستان بەڵام ئەتوانم لە خزمەتی پێشمەرگا بەکاری بێنم ئینشەڵڵا ئەوە بەرنامەشم هەیە بۆی ئەوە لەو بابەتە لە دەرەوەی بازنەی وەرزشەوە وەکو موای تایی و کیک بۆکسین و کەیوەن ئینشەڵڵا لە ئایندە لە ئێستا و ئایندەیە بەرنامەی زۆر باشمان هەیە بۆ ئەوە بەڵام لە ئێستا ئەمەوێت تیشک لەسەر خۆم بکەم لە دەرەوە لە هەمان کاتا لەسەر نامەوێت فۆکەسمە بێت لەسەر ئەو خەڵک فۆکەسی خەڵک کابێت لەسەر ئەوشتانە کە وەکو بەشی سینەمایی و بەشی چەندین بەشی کەش بابەتەکە گەورەیە بۆتوانی پاڵەوانێکمان هەیە جگەلەوەی کە خیاڵی لای وەرشەکە هەیە کۆمەڵک شتی خیاڵی لای کۆمەڵک شتی تریشێ ئەمە زۆر مای خۆشحاڵ بۆیەمەکە گەنجێکە بێت بەو شێوەیە بۆ وزە و بابەتانی خۆی کە بتوانێت هاوکار بێت لەوانە ئیشەڵڵا ئێسێمە فۆکسمان لەسەر پاڵەوانێتێکە وزەکەمان لەسەرەوە سەرفەکەین لە داهاتوی شەڵا قسە لەسەر پرۆژەکانی دیکەشەکەین بەڵام هەر گەورەیە و زۆر خۆشحاڵین کە گەنجێکی لەو شێوەمان هەبێت بەڕاستی ئێمە لە کوردستان ئێستا سیرەکەی هیچ سینەمایەکمان نییە لە کوردستانە سینەمایەکی باشمان نییە وەکو ئێستا من کاکە ئەوە تا سیرەکەیت وەکو ئەتوانم لە ئایندێکی باشە لە بواری سینەماییە کار بکەم هەر ئێستا لەگەڵ پەیوەندیام لە ئیشام بۆ بواری سینەما لە سین و لە کەمبۆدیاش باشە زۆر خۆشحاڵە بم لە کوردستانە بتوان سینەمایەک شوێنێکی باشمان هەبێت بۆ برەودان بەم بوارە چونکە بەڕاستی ئێمە سەیری فیلمەکانەکەین جاران ئەوەی ڤاندام بوو جاکیشان بۆوانە بەڕاستی ئەوانە بەس ئەکتەرێک بوون تەنها ئەکتەرێک بوون هیچ یاریزان نەبوون هیچ شتێکیش نازانن لە تەواوی زەربەکان بە شێوەیەکی قانونی کە لە ڕاستیە بەکاری بێنێت ئەگەر هیچ کاریگەریکی هەبێ بەڵام من لە ئاستی وەکو وەرشەکە وەکو هونەری بەرگری هەم لە ڕاستیە و هەم لە ئەکتەری شاتوانم بە شێوەیەکی زۆر باش وەکو لە یاریەکانما تەواو بە شێوەیەکی ڕاستی سەلماندومە وەکو ئەکتەریش دەورێکی باش ئەبینم لە ئایندا ئینشەڵڵا و ئەو کارانم بەرچاوەکەوێت کاتمان نەماوە هێندە یەک پرسیارم ماوە دوو بەشە بەشێکی بۆی کە بە فەرەنجی و هوزەوانەوەمانە بەشداریەکەی ئەوە چۆن ئەو ستایلەت هەڵبژاردووە بەڕاستی بیرم کردەوە ئاڵای کوردستان بە شێوەیەکی جوان ئەناسێنم بە جیهان لە هەمان کاتێکان ڕەمزێکمان هەبێت کە بیناسێنم بە جیهان و هەم لەگەڵ منها بگونجێت بیرم کردەوە ئایا چیمان هەیە ئەمە سەیرم کرد بیرم کردەوە فەرەنجی زۆر جوانە ئەوە کوڵەباڵی پێڵێن بەڵام فەرەنجی طبعا لەوێ ناتوانن پرۆنانسی بکەن و بزان بڵێن کوڵەباڵ لەبەرەوەی بە فەرەنجی وتم با ئەوە زۆر بۆ ئەوان ئاسانترە و بتوانن پرۆنانسی بکەن جا لەبەرەوە وتم فەرەنجی لەگەڵ پوزەوانە زۆر زۆر جوانە لەگەڵ وەرشەکەی منە ئەتوانم جوان پێک بکەم سپاس دەکەم یەک دوا پرسیارم زۆر بە کورتی ئەگەر وەڵام بیتەوە چ پلانێکی دیکەت هەیە لە چەند پاڵەوانەتی دیکە بەشداریەکەی پلان و پلانەکانم زۆرن لە ئێستاە ناتوانم هیچ شتێک ئاماژە پێ بەم لەبەرەوەی
لە ئێستا لە کوردستانم بەڵام ئینشاءڵڵا ئایندەیەکی زۆر گەشت بۆ ساڵی 2020 ئایندەیەکی زۆر گەشت زیاتر چالاکیەکانم دەوڵەمەندترە بێت ئێستا مە سەرەتایە تەمەنم 27 ساڵە سوپاس بۆ خوا ئەمە سەرەتایە ئینشاءڵڵا ئایندەیەکی زۆر گەشت لە بەردەمە و خدا پشتیوان بێ لە نێودەوڵەتیەکانی شابێت و لە یاریە ئۆلۆمپیاتەکان بەشداری بکەیت خدا یار بێ ئینشاءڵڵا زۆر هەرەوەت لێ ڕابین وەرچاوەڕێ تۆکمەم لە بەردەمە بە شێوەیەکی جوان هەم بۆ کورد و کوردستان و پێشکەشی تەواوی کۆمەڵانی خەڵکی کوردستان و هەم خزمەت بە منداڵانی کوردستان بکات لە ئایندە و بە شێوەیەکی زۆر باش گەلێک دڵخۆشم کە گەنجی وەکوتەوە بیرم و بەم وزە و تاقە و بەم هەموو پرۆژەیە دێتە لامان چاوەڕێ ئایندەیەکی گەشتر و گەشتر ئەەکەین لێ تەواوی هاونیشتیمانیانم لە کوردستان لە هەر چوار پەرچەی کوردستان خۆشەویستیمانەیە بۆتان پاڵەوانی جیهان لە یاری توانین بڵین لێسوی و یاریونەرەکانی دیکەی بەرگەیشە چاوەڕێی پاڵەوانی گەورەی جیهان تەواوی هونەرە بەرگریەکان چونکە من مۆی تای و کیک بۆکسین و کەیوەن و بۆکسین و لێسوی ئەەکەم هەمیشە سەربەرز بن ئینشاءڵڵا زۆر سپاس عەلی قەرەداخی پاڵەوانی جیهان زۆر سپاس بۆم تۆری بەرنامەکە لەگەڵمانە بووی دەچینە دوهۆک پامنێرمان کاروان سادقمان لەگەڵایە کاروان ڕۆژ باش کەرکووک ناوچەیەکی ببوورە دوهۆک ناوچەیەکی گەشتیاری گەورە و جوانە لە باشووری کوردستان ئامادەکاریەکان بۆ ساڵی نوێ چیە لەوێ و ژمارەی گەشتیارەکان تەوەقع دەکرێت چەند بن کە بگەنە بێن بۆ دوهۆک و لە دوهۆک چ چالاکێک بۆ بۆنی ساڵی نوێ ئەنجام دەدرێت؟ بەڵێ ڕێبین دەمێتە باش بیت دەمێ بینەرەنگێلی کوردستان باش بیتن وەکو تە ئاماژە پێکردی و پارێزگەها دووکێ پارێزگەهەکە گەشتیاریەک و پێنگاف تێنە هاوێتن و ببیتە باژێڕێکی گەشتیاری پارێزگەها دووکێ پشتی و مەسەرەدانە هەندێک جێن گەشتیاری کردی تایبەتیژی توەرزی زڤستانێدا و بێنڤەدانە سەرێ ساڵێ خەڵک گەلێک قەستە ناوا بەفرێت کەتن و یعنی دیار بیتن و دووک پارێزگەهەکە هەمی وەرزێن ساڵێ شیانن هەین و ببیتە جهێ گەشتیاری و خەڵک قەستە گەشتیاریە بکەتن ناوا پارێزگەها دووکێ و دەوروبەرێ نوێژیدا لێ تشتێ مەدیتی و ئەو بوو ڕێکی گەلای هاتنەگرتن نەهاتنەڤەکردن لە کەسێن پەیوەندیدار و یان بێژین ڕێڤەبەریەن پەیوەندیدار و ڕێک بەفرێ ئاسێ کردبوون تایبەتیژی چیایە گارەی نەهات بوونەڤەکردن هەروەسان ئەو جهێن و جهێن گەشتیاری تایبەتی وەکو چیایە گارەی وەکو مە ئیشارەت پێدای کافی و جهێن بێنڤەدانێ لێ نەبوون ئەڤەش دەخوازدا گەشتیارە بوو و جه لێ بێنەڤەکردن هەروەسان سەرێ ساڵێ خەڵک قەستە پارێزگەها دووکێت کەتن تایبەتیژی دەمێن بێنڤەدانێدا بوو گەشتکردنێ لێ ڕێبین تشتێ نەخۆشل vêrê ew xervebûnên ku başûr û naverast Iraqê vegirtîn rênedaya wekû salên borî seredana parêzgeha Duhokê bikin û qesta geştiyariye û cihên geştiyarî bikin bû zêdetir zanyariyan bêjin berpirsê rêveberiya گەشتیاری یê ragihandina wê gelme de eger mamosta keremke evêre bû me li ser geştiyariyê hindek zanyariyan bide parêzgeha Duhokê parêzgeheka geştiyariye planên hewe yên salên sala çoyî çi bûn hewe çi pêngaf avêtiye bû pêşvebirina kertê geştiyarî û herwasan plana sala bihêtin dê çi bî Bele wekû diyar parêzgeha Duhokê parêzgeheka geştiyariye û her çar werzên salê da geştiyar seredana vê parêzgehê dikin bêguman di sala borî ji da hejmareka ekcar maziniya geştiyaran seredana parêzgeha Duhokê kiriye hekem bên û berawir bikin sala 2000 beroda sala 2019 gel sala 2018 bikin bi rêja 41 sadê rêja hatina geştiyaran bu parêzgeha Duhokê zêde bûye her wisa bingehên geştiyarî jî evet demekî da ku nikeme 809 bingehên geştiyarî li parêzgeha Duhokê hene
به گمان بو سر سال جی برهویان باش هاتی نکردن جلای کرد تایبت و لدست بکا هیوا 12 ساله برس روبر گشتی گشت و گذار پارێزگەها دووکێ کۆمبۆنێک دیال خوددانên hemî bingehên geştiyariyên parêzgeha duhokê kir ku bingehên xwên geştiyarî bû şewa serê salê bixemlînin da ku sîmayekê ciwan bide ne bajarê duhokê her wisa daxwaz jê kiriye ku daşkandinên baş di buhayên xuda bikin bi taybetî bû geştiyar û welatiyên parêzgeha duhokê bo vê meremê jî hemî bingehên me geştiyarî berheviyên xwe kirîne ku ahengan li şeva serê salê bigirin. ما مستحکرت بوم دیار که ایکانه تایباتی جی وکوم آماجه پیکری جیای گاره پیدوی به هندک چاف دیری کرنه او دانانا جهن استراحه بجین وکو چای خانه وکو کافی وکو خوش کرنا ریکی زیدت ریک هشتا کفنا چه برنامه هوا هیا کو بو ویجی پاکش کن و سر و برکن چاف دیری بله د پلان ریوبریا گشتیا گشت و گذاری دا کو د سالا به دا همین خدمت گزاریم بنارت نبتنیل جیای گاره بلکه هر جهه که گشت و گذاری خدمت گزاریم بنارت بگهینده بو جیای گاره ایشی پراستی پلان که باش بوی جیدان دو سالم بوری دا جبروان کودانن بسر هرما کردستان دهاتین کودانن آبوری و کو پدوی امنش یا نکار لوی جی بگن بله پلان دا کو تلفریک یک ناحیه سرسنگ بو سر گارو کی هر روزش سر گارو کی بو چیای گاره بهتا چیکرن لویر چندین کافی بنا چیکرن ان شاء الله پلان د سال 2020 دا چت دواره جهینانه دا بله بجین بین ودان است در ساله هوا و کره بریا گشتیاری سال پار آهنگ که برهف کرد بود اف ساله تهایی داری جهه دی چه آهنگ ها بنیان بو اف ساله و کو آهنگ گشتی چه آهنگ نه نه گران پاریزگاه دو که اجبر هند کودان تایبت ین آبوری بله بهراپتری یا بنگهن گشتیاری پاریزگاه دو که دی آهنگ لشوا سر سال هنه گران و اف بنگهن گشتیاری دی پیشوازی و خدمت اولاتی و گشتیاران شکن اف پیشوازی ادش لای کرد تایبت و بیتن یانجیش لای کرد گشتی و به گماندش لای کرد تایبت و بیت بله دی به سرپرشتیا کرد گشتی و بیت بله رجا گشتیار سال 2018 بود 2019 تا آمار که برابر کیکا آمار د سال بوری ده حتی نزدیک 500,000 گشتیاران پاریزگاه هنجری نوراست عراق سردان پاریزگاه دو که هر وساج هر دو خالن سنوریان ابراهیم خلیل و درگاه سرزری اول دمکی دای کو پروژه هفته سال جوان گشتیارین سردان پاریزگاه دو که کنج پاریزگاه هنجری نوراست عراق سردان و پاریزگاه کن هر روز او رجامایجی شهر دو خالن سنوریان سرزری ابراهیم خلیل دینات ناف پاریزگاه دو که رجا زده بود یعنی سال 2018 بود 2019 برابریه که بله برجا 25 سال جمهور هات ناگشتیاران زده بوده هر روز رجا وکرنا بنگه گشتیاری پاریزگاه دو که برابر دیال سال بوری رجا 41 سال زده بوده کل سال کو نکدام 809 بنگه گشتیاری پاریزگاه دو که بله ربین او وکو ما مستا روار دیار کردی کو رجا گشتیار سال 2018 بو سال 2019 سال 2019 25 ساده آزاده کردی تشته کو بویا جه گازنده ولاتیان گازنده کردین اف سالا دا راست من فرمین گران آهنگان سر سال نوا پاریزگاه دو که بشه که فرمینا بنجبر کو وکو ما مستای دیار کردی قیران دارایی هشتال پاریزگاه دو که یا بویا رگر برانبر گران آهنگ سر ساله هر واسان روبرن کل پاریزگاه دو که ما دی گلک بزاف کردن روبرن وان همی چوی نجدر و پاریزگاه دو که بو بین ودان سر سال اول جه نگرانی بو ولاتیان کو نوا پاریزگاه دو که خلک که هی نشتن بچیت آهنگ سر ساله روبریا پاریزگاه دو که همیان قصداش در و پاریزگاه دو که کریه بو گشت کرنه لی او خلکت نوا پاریزگاه دو که ببش بون تنچن سردان جهن تایبت بکنین کو این گشتیاری او جیش لای کرد تایبت و تنب روبرن رنگ اجبر کریزا دارای هر یا ولاتیان جی همی ولاتی نشن آهنگا سر سال بگیرن او زانیاری بون ری بین دزورین الجمته اگر تا پرسیارش هبیتن
کاروان سادق پامنێرمان لە دوهۆک زۆر سپاس بۆ خۆت و بۆ میوانەکەشت بۆ پێدانی و زانیاریانە سپاس کە لە دوهۆکەوە لەگەڵمانە بوون بە شێوەیەکی ڕاستەخۆ دەچینە لای تەوەری سێمی بەرنامەکەمان لە تەوەری سێمی بەرنامەکەمان گفتوگۆ دەکەین لەسەر نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆ ئێستا بەداخەوە وەک بابەتەکانی دیکە وەک نەخۆشیەکانی دیکە ئێستا وردە وردە ئەو ژمارەیەمان داتاکانی توشبوونی نەخۆشی گورچیلەمان زیادی کردووە لە باشووری کوردستان. گفتوگۆ دەکەین لەسەر ئەوەی کە ئەم نەخۆشیە بۆ زیادی کردووە لە باشووری کوردستان چی بکەین بۆی خۆمان بپارێزین و هەندێک کەس هەیە کە تووشی نەخۆشیەکە دەبن چی بکەن ئەوانیش بۆ ئەوەی کە بە باشی چارەسەرەکان وەربگرن بە باشی پێی ڕێنمایە پزیشکەکان بڕۆن و هەندێک قسەی دیکەش لەسەر بابەتەکانی نەخۆشیەکان دەکرێت بە تایبەتی ئەو کەسانەی کە زەرعی گورچیلیان بۆ دەکرێت لە هەموو لایەک دەڵێن دەبێ و کەسانە لە شوێنێکا بن شوێنێکی پارێزراو بن کە سەردانیان نەکات بەڵام بە بۆی تەقلیدە کۆمەڵایەتیەکانی خۆمان چەند سەرداری و نەخۆشە دەکەن لە جێگەیەوە کە سوودی پێ بگێنن دڵنیا و زیانی گەورەیە بێ. حەزەکەم ئەمە گفتوگۆ لەگەڵ ئەمە لە زمانی پسپۆڕەکان خۆی تا گوێتن لێ بێبینەران بۆ ئەوەی کە وایە بابەتێکی کۆمەڵایەتیە بەڵام گرنگە ئەو نەخۆشانە سەردان نەکرێن باشترە بۆمان. بۆ ئەم بەستا میوانداری بەڕێز دکتۆر عەلی کەمالمان کردووە کە پسپۆری نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆیە. دکتۆر ڕۆژ باش بەخێر بێن. زۆر سپاس. داتاکانی نەخۆشی گورچیلەمان زۆر بۆ لە باشووری کوردستان وایە؟ بەڵێ. هۆکارەکەی چییە؟ وڵی چەند هۆکارێک هەیە یەکێکە لە هۆکارەکان یعنی وەکو بڵێن نەخۆش بە ئابینی ومانە تاکو نەگاتەوە مەرحەلەیە کە زۆر نەخۆشەکە وەکو چۆنەڵێ ینی ئازاری زۆرە بێ یان قاچی ئاوسێ دەموچای ئاوسێ میزی ئەگیر ئەنجا سەردانی دکتۆرەکە هەمووی ترسی بوو ئەڵێ ناوێنم چون بۆ لای دکتۆر من خۆم ینی خزمی خۆمە ئەڵێم بۆ ناچی بازێ جا فحس بکە ئەڵێ وەڵای ناوێرم نەکو نەخۆشیێک بۆم پێیا بێ ئەترسم. ئەم ترسە لە شوێنی خۆی نییە ینی تەسیرەکە لە ژیانی ئەم نەخۆشە لە باتی لە بدایەتەوە لە سەرەتا دەتوانیت تەشخیصی کەی و چارەسەریکەی گاتە مەرحەلەیەکە ئەگاتەوە إلا نەشتەرگەری و یان مەثەلەن گۆڕینەوەی گورچیلە و زەرعی گورچیلە یان مەثەلەن عەمەلیاتێکی گەورە بۆ یەکە ئەنجا چارەسەریە بێت. هۆکارەکە چینانی ئەم نەخۆشیانەمانەوە زۆر بووە شێوازی خواردنەکانمان باش نین جوڵەمان کەمە وەرزش ناکەین ئاو کەم ئەخورێت. وڵی هەموو ئەمانە کە باست کرد هەموو یەکگرێ یعنی یەکێک لەو کەسانە با بڵێن هەموو زۆربەی نەخۆشە بینین ئەڵێ من تینوم نابێ ڕۆژی لەوانە یەک دەبێ ئاو یەک پەرداقی ئاو بخۆم بەسماییتر تینوم نابێت. خۆی ستاندەر وەزەم 2 لیتر ئەبێ ڕۆژانە 2 بۆ 3 لیتر یعنی هاوی 3 زستان عەرەقەت با بڵێن ئێستا لە چلەی زستانە 2 لیتر بخۆی ئەنجا گورچیلە وەکو بڵێ ئیشی خۆیەکە تا وشکبوونی گورچیلە تەسیرەکە لە ئیشی گورچیلە لە ئیلتیهابات لە بەردی گورچیلە حتا لە گرەی گورچیلە لەوانەیە بەعزێجا ئەڵێن ئیلتیهابی بەردەوام ئەیکا بە شێرپەنجەی گورچیلە. ئەمە یەکێک لەو شتانە جوڵە بەعام نەخۆش ملاحەزەمان کردووە نەکار نەخۆش هەموو کەس ملاحەزەمان کردووە بۆنەی سیارە و مۆبایل و ئیش و خەڵک مەشغوڵە بەردەوام مەجالی نییە سەردانی وسەن قاعەکەیان. هاوکارانم وەزان بابەتەکە زۆر باش نەگەشت قسە لەسەر ئاوەکە ئەکەن ترکیز لەسەر ئاوەکە ئاوی زۆر بخورێتەوە وانە باشە هەتا ئاو زیاتر بخۆی قەت کێشەی گورچیلە لەوانەی بە شتێکی بەسیط ئەگەر توش بێت یعنی زۆر نەخۆشمان ملاحەزە کردو ئەڵێن وەڵی بیستومە ئەڵێن ئەگەر ئاو زۆر بخۆی عەزیەتی گورچیلە شتی وای نییە لە ئەلم باکسەوە گورچیلە تا ئاوی زیاتر بخۆی بەڕادەیەک نەک گورچیلە بگاتەوە مەرحەلەی سسبوونی گورچیلە و ناتوانین خوێنەکە بپاڵێنە و بیکا بە میز بەعام ئەگەر گورچیلە کێشە نەبێت ئەتوانی بەردەوام ئاو زیاتر بخۆی 2 لیتر 3 لیتر 4 چەند 5 لیتر بخۆی قەت کێشی گورچیلە توش نابێت. بەس ئەوانەی کە بۆ منە گورچیلیان سست بووە بزانم ئەوانە بێ ئاوی کەمتر بخۆن ئەوانە جیاوازە چکە ئەمانە گەیشتە مەرحەلە 2 جۆرمان هەیە پۆلیۆریک و ئەنیۆریک مەسەلەن لە ڕۆژێکە لەوانەیە بەقەر پیاڵەیەک میز ناکە ئەوانە پێڵێن بە حاڵ ئەگەر شەو ڕۆژێک 500 سیسیانی لیتر ئاو بخوا زیاتر نەخوالەوە ئەما کە گورچیلە سست بووە بەو جۆرە کە میز دەرناکە ینی ئەگەر ئاو زیاتر بخۆی ئەبێ یەکسەر بینێری بۆ غەسلی گورچیلە بۆی غەسلی کلە بۆی بکەن و ئاوەکە ڕایکێشن لە لەشی. باشە خۆراکیش کاریگەری هەیە لەسەرەوەی کە تووشی نەخۆشی گورچیلە بڵێ چۆن زۆربەی نەخۆشەکان پەیوەندی بە جۆری خواردن مەسەلەن ئەگەر تۆ بەرهەمی شیرەمەنی تا ڕادەیەک باشە بەڵام زیاد لە حەدی خۆی فریا ناکەی گورچیلەکە بیکا بە میز و دەرەیەکا بۆ دەرەوەی لەش ئەبێ بە مەسەلەن ئیلتیهابات کریستال بەردی گورچیلە پێیا بێ بعضی خواردن ئەگەر مەسەلەن خواردنی گۆشت تا زیاتر لە ڕادەی باڵێن ڕۆژانە خۆی علمیان ئەڵێن 100 بۆ 150 غرامی گۆشت زیاتر مەسموح ینی زیاتر لەوە فریا ناکەی گورچیلەکە بیکا بە میز و دەرێکا لە دەرەوەی لەش
نتيجة كأبي بالتهابات يقولشيله برد يقولشيله كريستال يقولشيله حتى ملاحظة أن كدوا أو كسارك جوش زيادة لحد براد يعني أو بيويست الصب وصم جوشتي سوريا جوشتي سبيش جوشتي سور زيادة جوشتي سبيشر أين اشتبلام كم ترى جوشتي سور زيادة يجري يكسر أجاته ومرحلة لو أنا توشي شربنجي يقولشيله بروستات ومثلا هم يتوشى ببو بابلن أو جوشت السورة ورزش كردن چەند کاریگەری هەیە ورزش كردن تا ورزش بكي التهابات رمل حتى ملاحظان كدو استا بحث تازه كان كالامريكا بلاو كرا الين ستا بيستي احتمالاتي توشبوني شيربنجا كم تربي بعام لهمون خوشه كاني شيربنجا اگر ورزش بردوام كي يعني او كسانا قلوي استابو بد وهم سبب بابلين بيج قال جقرا كيشان وبعض خوارد مثلا مواد حافظه كلا معلبات امانه سببيه كم سببي دوهم قلوي كزياده بابلين بي ام اي بي ال يعني بالايك ام كسب بوزني تربيع بمعادله يقدر يكي اگر لسيو بينج تيبري اما معرضه زياده لكسك لشي بابلين رياضي بوتشبوني شيربنجا باش الان هندێک سێری خۆی بکەم دکتۆر بڵێ خۆی وەزنی زیاتر دکتۆر لە بابەتێک کە زۆر پرسیارەکرێت لە وەرزی هاوینان خەڵک عادەت وایانی ئاڕەکردنەوە زیاترە وەک لە میسکردن ئەمە ئاڕەکردنەوەش هەر کاریگەری لەسەر گورچیلێ هەیە یان پەیوەندی پێوەی نییە ئاڕەکردن بەعام بعضێک کەس هەیە پێڵێن یعنی خۆی علميا بالن زيال حد يخوي عرقك بعض الخلق الله من لواني لهاوين داوني لجورك قبل داوني قطره عرقناكم ابد جوازي نيه بالنسبه يقول شيء بشرطك تو اگر عرق زوب كي ابي بردام او زوب خوي بعض الكاس بداخل الله من عرقناكم تينوم نابي واخم فير كدوا لواني دو روج برداغي او ناخم يعني وازاني اما اشتكي زور باشا بعكس اخوي اما قولتين زرر بوكل شي لك دس بي اكاله ونخوشه ما مسلم في السيارة أو بوكا لورزي هاوينا زياتر أو أويك أي خويتوا لعرق كردنا زيات السرفية كي ولا ميز كردن بلا موزيزستان في شوانية أما كاريجري لسر أكتيفيتي كأكتيفي قرشي لها يعني لورزي هاوينا تشيب كين بوي قرشي لكامان هالوكو زيزستان إسا واضح يعني لورزيستانا ميز كردن زورة بيت بلا لهاوينا أي تشيب كين حبينا بين زيالة حد خوي أم كسان إما بعام لو أنا تول السيارة لمالا ولا إيش خود مثلا شينك فينك سبلتو تبريد هي بلام أو كسانك لبردمي هتاوي يعني لبردمي خو إيش كيزو لشينك جرمة مثلا نالو خانية لشينك كريكارك لبناية كتبريد ثانية أما أبي زيالة حد خوي أو بخوات تو بسيطرين شد كأزاني مثلا كم بيست بقى خواردن يكم بيست كبيست كرايك شيء أجر زوب جريتو أو معنا بيست بقاونية أجر بواشب جريتو بوشين خوي أو معنا بيست بقى خواردنا رني ميزك تا زر تربيت تا خس تربيت وطوخ تربيت أما بكشيء كقولشيلي وش بوا أبي بيست بقى خواردنا بوي بوني شيء بيت أو زوج كاريجري بۆنە کە شەرت نییە بعضێ جار میزەکە زۆر لەوانەیە پاک بێت یعنی التیهابی تیانەوێت کریستاڵی تیانەوێت بەڵام لە ڕەنگەکە ئەزانی کە زۆر پێویستی بە ئاو خواردنیاننا ئەگەر تا ڕەنگی میزەکە نزیکی ڕەنگی ئاو بێت ئەوە کێشە یعنی کێشە نییە بە نسبەی ئاو خواردن ئەمەش تەسیرەکە ئەمە هەموو تەمەنێک هەڕەزە بۆی تووشێ نەخۆشە بێت بەڵێ يعني أولئك كم روج منال ما نهبوا يا كم روج بيني دواي دو روج سي روج التهابات بها بيلا قلت شي لك كشي كي باشا خالك يزور جرين كي لو أنا زور لها ولاتي نيزانن رجي يوراو كرياتين وانيا أما شون هوكو بسبوران شون ئامۆژگاری خەڵکەکەن کە ئەو نزبێ بپارێزن وەزانام ئەمە پەیوەندیی ڕاستەخۆی بە نەخۆشیەکەوە هەیە ئەگەر ئەو نزبێ بپارێزی بەڵێ خوي أول مهمترين يعني برسالة زور للشين وخوي بوجهك يوريا وكرياتين حاليا لهمو عالم يكم علامة كبزانين أما سانك مال آياتك أم قلت شيء بروي سسبور أشياء كيبور دور ده برزبت يعني معادلة كي بيلان EGFR estimated GFR بالضبط إيش قلت شيء لتشنا طبيعي بابلين صوبيس بصوبيس تبينج CC ليك شركة أجر زيادة اللوابيت أما طبيعية كم تلوابيت أما بينج مرحلة بابلن سسبوني قرشيلة مرحلة كم لنوات بو صوبيست مرحلة دوهم لشخص بو نوات
ئێمە بەنسبەی خۆمان بەچی ئەزانین بە یوریا و کراتینین ئەو نەخۆشە کێشی ئەم نەخۆشە چەنە وەزنی چەنە بە کیلۆگرام ئەمانە هەمووی تەسیرەکات لەگەڵ تەمەنی طبعاً ئەم معادلێ بەوە ئەزانین گوچیلەکە ئایا ئیشی باشەیانە بعضێ کەس مەسەلا ئەڵێ وەڵاهی من کریاتینەکەم 1.5 براکەشم وا بوو برادەرەکەش لێم پرسیوتی وایە طبیعیە ئەمە لە بدایە چارەسەرەکەی ناگاتەوە بۆ مەرحەلەی سسبوونی گورچیلە مەرحەلەی 4 و 5 و پێویستی بە غەسلی گورچیلە و گۆڕینەوەی گورچیلە کەواتە یوریا و کراتین زۆر گرنگە بۆ هەموو نەخۆشێک بۆ هەموو کەسێک نەک بە شەرت نەخۆش تۆ 6 مانگ جارێک فەحسای بکەیت کە بەرزتر لە حەدی خۆی بوو یوریا بە عام تقریبا تا 45 لە زستان لە هاوین تا 50 قبوڵە بەس خۆی ئەلمیان تا 45 کراتینین تا 1 زیاتر لە 1.2 زیاتر بوو ئەوە علامەیەک ئەماناتێک کە کێشەیەک هەیە لە گوچی لە ئەو نەخۆشە 6 مانگ جارە بێ ئەم پشکنینانە 6 مانگ جارێک ئەگەر شتی ویراسی بە عام هەیان بوو لەو کەسە مەسەلەن ئەڵێ من نەنکم یان دایکم یان مەسەلەن برام کێشەی گوچیلیان هەبوو ئەمە نەگاتەوە 6 مانگ 3 مانگ جارێک ئەگەر التیهاباتێک بوو جارێک لە مناڵی مەسەلەن یان عملیاتی کراوە بۆ ئەو نەخۆشە یان ئەو نەخۆشانە کە شەکرەیان زەختیان هەیە چەوریان هەیە چەوری خوێن ئەمانە نەگاتەوە 6 مانگ 3 مانگ جارێک چونکە ئەمانە بۆی بەردەوام متابعی بکەیت ئەی نەخۆشە درێژخایەنەکان چ کاریگەرییان سەر نەخۆشی گورچیل هەیە خۆی کۆمەڵی نەخۆش هەیە پێڵێن نفرۆپاتی نفرۆپاسی مەسەنەیەکێک لەم شتانە دایابەتێک نفرۆپاتێک کە پەیوەندی بە نەخۆشی شەکرە تەسیرەکە لە فلتەرەکانی گورچیلە لە بۆری خێنی کاپلەریز کە وەکو چۆن ئەڵێ تاڵێکە لە ناو گورچیلەیە ئەمە وردەوردە شەکرە تەسیر لەکە بەرزبوونی زەخت تەسیری لێ ئەکات بعضێ نەخۆش مەسەلەن ئەنەلجەسێک نفرۆپاتی زۆر کەسمان هەیە ئەڵێ من چم بۆ ئیش ئەگەر حەبی پەنەدۆڵ یان پەرستۆلێک نەخۆم ناتوانم چم بۆ ئیشم ئازارم هەیە هیچ هەستی پێ ناکە لە پەرستۆل هیچ نییە تەسیر ناکە ئەبینی دوای ساڵێکیان 2 ساڵ ئەگاتەوە مەرحەلەیە کە پێویستی بە گۆڕینەوەی گورچیلە یان نەخۆشێکمان هەو بەداخەوە 26 ساڵە زەرعی گورچیلەمان بۆ کرد بە سەبەبی ئەڵێ دوای حادیسەیەک پێش 2 ساڵ هەموو ڕۆژ حەبی پەرستۆ لە خۆم بۆی بتوانم چم بۆ ئیشی خۆم و تەسیر لە ئیشم نەکە بەزە بە دوای 2 ساڵ سسبوونی گورچیلە مەرحەلەی 5 بۆی پێیا بوو گورچیلە زەرعمان بۆ کرد بە سەبەبی پەرەسیتۆر کە هیچ هەستی پێ ناکە بەسەن تەسیر لە گورچیلەکە فەوەیە ئەبێ یعنی خەڵک زۆر وریابە مندام بە نەخۆش ئەڵێم پێشەوەی حەبی ئازار بخۆی ئەبێ فەحسی گورچیلە بکەیت ئەگەر ئەو نەخۆشە مەسەلەن ڕۆماتیزی هەیە ئەژنۆیە شێ پشتی فەقەراتی کێشەی فەقەراتی بەردەوام بینی ئەڵێ ئەگەر حەبی ئازارەکە نەخۆم ناتوانم ئیشی خۆم بکەم ناتوانم ڕۆژانە جوڵە هەبێت یان گەڕان ئەمە زۆر تەسیرەکە لە ئیشی گورچیلە وەکو خۆت ئاماژت پیانی دەرمان ئازارشکێنەکان هەروەنە بەسیط نیە تۆ ئازارێکی بچووکت هەبێ ڕاستە خۆشی بخوا کاریگەری گەورەیە بێ دوای لەسەر گورچیلە لە زەخت و شەکرەش خەتەرترە ئەمە بەسەر گورچیلە زۆر باش دکتۆر حاڵەتێکەیە بۆن ئەگەر تۆ نەچی ئەو فاسی یۆریا و کێراتینە بکەی ئەگەر لە حاڵەتێکا بۆ نمونە من کەسێکم ئەو نیشانانە چین کە پێم ئەوترەیە کە تۆ گورچیلە سست بووە ئەیترە بە بچی بۆ لای دکتۆر پێشەوەی بگەیتە زەرعی گورچیلە و هەندێک بابەتەکە قورستر بێت لەسەرە کۆمەڵی علاماتی بەنسبەی خۆمان یەکێکیان لەو شتانە مەسەر ئەڵێ نەخۆشەکە هیلاکە بم جاران بە 2 ساعت 3 ساعت ئەگەڕێم ئیشەکەم ئەچم بۆ بازار لە دائرە ئیشەکەم هیلاکم نەبوو ئێستا ئەڵێ بە بەسیترینش دەمەترە ڕۆم هیلاکە بم شتای خواردن بعضێ جار کەمترە بێت دڵی تێکەڵە بێ قاچی ئاوسێ خصوصا مەسەن بعضێ نەخۆش ئەڵێ بەیانیان کە هەڵەتم چاوم ئاوسا ناتوانم بیکەمەوە 9 ساعت ساعتێک کوردەوە چاوم ئەکرێتەوە ئەمە مەسەر علامەیەک ئەیاتێک کە ئەم نەخۆشە کێشەی گورچیلە هەیە بعضێ نەخۆش بە چی پیابێ یەکسەر پیابێ بە کەمی خوێن ینی وەکو چۆن ئەڵێ ڕێژەی خوێنی کەم بۆ لەو نەخۆشە یان بعضێ نەخۆشە بینین مەثەڵەن سپی بۆ دەموچایی دەستی سپیوە دەستی ئەلەرزێ تەنگ نەفەسە بێت میزی کەمە بێت ئەمانە هەمووی علاماتێک یەکێک لەوانە کە پیا بوو لە نەخۆشێک ئەبێ یەکسەر بچێتەوە بۆ فحسی گورچیلە یەکێکە میزی زۆر بکات وەزانەوە گرفتی نیەوانیەوە زۆر بکات ئاخر ئەمەش کێشێک جۆرێکمان هەیە لە سسبوونی گورچیل پۆلی یۆرک فلتەرەکانی یعنی ئاو بخۆ ئاو نەخوا میز هەر دەرەچێ گوچیلە ناتوانین ئاوەکە بگەڕێنە بۆ ناو لەشی ئەمە شێکێک لە علاماتەکانی کە زیاد لە حەدی خۆی کە لە 2 لترونی و لە ڕۆژێک شەو ڕۆژێک 2 لترونی و زیاتر بوو ئەمە احتیمالیەتی هەیە کە ئەم گوچیلێ بەرەوەی سسبوون ئەچێت هیچ ئازارێکی دیاریکراو هەیە کە تۆ ئازارە توش بوویتە بزانی کە ئەمە گرفتی گورچیلەت هەیە
ئازار عادەتەن یان ئیلتیهابات یان بەردی گوچیلە یان بەعزێ جۆر لە گرەی گوچیلە ئازار پێیاکە ئەگنەسسبوونی گوچیلە عادەتەن بێدەنگە بەداخەوە یعنی وەکو ئازاری بێت. دوکتۆر یەکێک لەو بابەتانەی کە لە پێشەکەش باسم کرد ئەوەیە کە کەسێک کە زەرعی گورچیلەی بۆ کرێت هەموو عالەم هاوارە کاکەم کەسەوەزان بوو ماوەی 6 مانگە بێت کەسێک ئازل بکرێت هیچ جۆرە ڤایرۆسێک کە سەردانی نەکات ئەمانە شوێنێکی پارێزراو بێت تاقیم بێ نەزانم چی ئەمانە ینی ئەبێ ئەو شوێنەوە زانم لە ڕووی زانستیەوە ئەبێ هەمووی بە دیتۆڵ شۆڕا بێت و این بێت و ئەمانە تو ئەچی بۆ لای ئەم نەخۆشەوە بزانم زیانێکی گەورەی ئەبێت حەزەکەم خۆت ڕوونکردنەوە بە خەڵک بی کە تو ئەچی بۆ لای جۆرە نەخۆشانە چ زیانێک بۆ نەخۆشە گەیەنی خۆی عادەتەن ئێمە نەخۆشەکە با بڵێن تا 10 ڕۆژ بەعزێجار 12 ڕۆژ 8 ڕۆژ بە پێی نەخۆشەکە و بە پێی کەیسەکە نابێت تێکەڵ بێ حتا لەگەڵ مرافقی خۆی بەعزێجار چکە مرافقەکەش ئێمە عادەتەن لێ ئەترسین نەکو مرافقەکە لەوانەیە مەناعەتی بەقوەتە بەس بەکتریای هەڵگرتو یان ڤایرۆسێک هەڵگرتووە لە دەرەوە بۆ لای ئەم نەخۆشە لە دوای با بڵێن 10 ڕۆژەکە یان 12 ڕۆژەکە تا 3 مانگ ژوورێکی بەجیا بە هیچ شێوەیەک تێکەڵ نەبێ لەگەڵ هیچ کەسێک لە دوای ئەم 3 مانگی یەکەم 3 مانگی دووهەم ئەگەر تێکەڵ بێ لەگەڵ خەڵک لە دوور و بە کەمامەیە ئەبێ کەمامەیەکی نەوەیەکی جۆرێکی چاک بێت بۆی نەک هەر کەمامەیەک و تەواو بەس المهم شکل کەمامە بێ و عەزلی 100% نایبێ لە چی ئەترسین چونکە ئێمە مەناعەی ئەم نەخۆشە تا 6 مانگ تقریبا وەکو سفری لێ ئەکەین هیچ مەناعەی نامێنێ لەو نەخۆشە بۆیە ئێمە بەعزێ جار پێشەوەی نەخۆشەکە ئەگەر شکمان لێ کرد لەوانەی فەحسێکە عام لەسەر و تا خۆرەوە بۆ یەکەین فەحسی دان فەحسی دڵ هەموو فەحسەکانی بۆ یەکرێت نەکو ئیلتیهابێکی هەبێ شتێکی هەبێ حتا کلۆریدان بەسیترین شت کە لەوانەی لێ ناترسی ئەم میکرۆبە لێ ئەترسی چونکە ئەم میکرۆبە لە من و تۆ تەئسیر ناکات ئەو نەخۆشە کە زەرعی گورچیلە بۆ یەکەین مەناعەکە ئەم دەرمانەکەیەنێک یەک مەناعەی نامێنێ سفرە بێ مەناعەکەی بە بەسیترین ئیلتیهاب کە لەوانەیە مناڵێکە ئیگرێ بە 2 ڕۆژ چاکە بێ ئەوانانی بە 6 مانگ چاک نابێت بعضی جا ئیلتیهابەکە ئەگا بۆ خوێنی خوانەکە لەوانەی تەئسیر لە ژیانی ئەم نەخۆشش بکات لەوانەیە دەست لە گیانە بە سەبەبی ئیلتیهابێکی بەسیط بۆیە ئەمە ترسەکە زیاتر لە 6 مانگ زۆر گرنگم ماوە یەک نەخۆشەکان گرفتیانە بێت لەوەی کە سەردانی ئێوەکەن بۆ دوایەکە سەرعی گورچیلیان بۆ کرێت ئەمە تو هەموو باست کرد کە کەس سەردانی نەکات بەڵام دیسانەوە بێت ناو سیارە سەر بکەوێت دێتە ناو عادەکە ئێوە زۆر قەرەباڵغ بێ نازام چیوانە ئێوە ناتوان سەردانی نەخۆشەکان کە لە ماڵی خۆیان عادەتەن نەخۆشی با بڵێن زەرعی گورچیلە هەوڵێن ئێمە دائما حتا لە بەغاش و بەغا زۆر قەڵەباڵغ بوو ڕۆژێک دایانێن بە تایبەت بۆ ئەو نەخۆشانە لە وەختێک کە لەگەڵ ڕۆژەکانی کە نەبێت لەگەڵ کۆمەڵی نەخۆش بۆ ئەم نەخۆشانەکەیێتەوە با بڵێن ڕۆژی ئەو ڕۆژە ئەتوانی تاقیماتیکەی چونکە تۆ ناتوانانی هەموو نەخۆشێک سەردانێکە تۆ بەعزی فەحس پێویستە مەسەر ئەبێ بکرێت لە عینەن کات بینێری بۆ مختبەر بینێری بۆ سۆنارێک بزانێ رزستیف ئیندێکس چەنە مەثەن ئەو خوێنە چەنە بە چەند مڵ ئەڕواتەوە بۆ ئەو گورچیلەیە کەواتە تۆ پێویستە بە بەعزی فەحس ئەبێ لە عیادە باشێک پرسیاری زۆر گرنگ خەسلی گورچیلە ترسناکی هەیە غەسلی گورچیلە ترسناکی نییە بەڵام خۆی ئەمە حەلێکی بەردەوام نییە تۆ ئەمە تا کاتیە شتێکی کاتێ تاکو گورچیلە بۆی پیاکەی ئێمە یعنی غەسلی گورچیلە چکە ناتوانێت 100% ئیش گورچیلە بکات شتێکی کاتێت تۆ 3 ڕۆژ جارێکیان 2 ڕۆژ جارێک ئەم ژەهرانەکە لە ناو خوێنەکە کۆ بۆ ئەبێت دەریکەی بەڵام ئەم غەسلە 100% ئیش گورچیلە ناکات کەواتە ئەمە شتێکی کاتیە بەس بۆی تەئسیر لە ژیانی ئەم نەخۆشانەکات تاکو گورچیلەیەک بۆی پیاکەی و زەرعی گورچیلەکە بۆ یەکەی باشە دکتۆر کاتم نەما ببوورە بەڵام هیوادارم پەیامی نەخۆشەکان بگێنن لە بەتایبەتی لە شروعی ساندیمون کە ئەڵێن نەماوە لە ناو نەخۆشخانەکان 2 مانگە بێ و نرخیشی گرانە ئەزام نەخۆشێک لە 20 ڕۆژ تا 25 ڕۆژ جارێک ئەوێت بیکڕێ و نرخەکەشی وەزم $100 ئەمە زۆر گرانی وادارم ئێوە شوکو نەخۆشەکان بنە پاڵپشتیان بۆەوەی فشارێک لەسەر حکومە دروست بکرێت و ئەو شروبانە بێنەوە زۆر سپاس بەڕێز دکتۆر علی کەمال پسپۆری نەخۆشیەکانی گورچیلە و میزەڕۆکە بەم تۆری بەرنامەکە لەگەڵمان نەبووین زۆر سپاس بۆی کە تاو کوێسە بینەرمان بوون سوە سپاس بۆ هاوکارانم پڕکە و بابەتەکانی بەرنامەی ڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە خواتان لەگەڵ هەرشاد بن.